سڵاوتان لێبێ ئەزیزانم لە کەناڵی ئاسۆی زانکۆوە من سروود خورشید لەگەڵتانم بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنەمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو کەمترین کۆنەمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین پارالێل ئێواران پارێزگا و گشتی بۆ ئەوی خۆشەویست باز بکەین و لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆی زاخۆ درێژادەن بێ ڤیدۆکانمان و لەم ڤیدۆیەدا لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی کۆلێژی ئەندازیاری تاوەکو بزانین بەشەکانی کۆلێژی ئەندازیاری چین کەمترین کۆنەمرە وەرگیراوەکانی چەندن ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی ئەم زانیاریانە لەگەڵمان من و ڤیدۆکۆمان لەگەڵا تەواو بکەن. یەکەم بەشمان لە کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی زاخۆ بریتیە لە ئەندازیاری پترۆڵ. زانکۆڵاینی پارێزگا 86.433 و گشتێکەی 91.277. پارالێلی پارێزگا 83.12 و گشتێکەی 93.983. بەشی شارستانی ژینگە 83.733 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 88.17. پارالێلی پارێزگا 79.533 و گشتێکەی 83.03. کۆتا بەشمان بریتیە لە بەشی میکانیک 80.6 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنەمرەش بۆ گشتێکەی. پارالێلی پارێزگا 80 و بە هەمان کۆنەمرەش بۆ گشتێکەی. قوتابیان و خوێندکارانی ئازیز ئەوەی باسمان کرد بریتی بوو لە کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی زاخۆ کەمترین کۆنەمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین بە پارالێل بۆ ئێوە خۆشەویست باسمان کرد بە هیوای ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 سوودی لێ ببینن تاوەکو فۆرمەکانتان بە شێوازێک بڕ بکەنەوە کە لە ئاستی خۆزگە و ئاواتەکانتان بێت. بۆ ماندووبوونی ئێمەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە کە ئێمە لە یوتیوب و ئینستاگرام لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بە هیوای سەرکەوتنتان.